وەکو گەنجێکی شاری هەولێر مافی ڕەوای خۆم دەزانم بچمە سەسەدۆخەکانی دەنگدان و دەنگی خۆم بدەم. تۆی هاوڵاتیش دەتوانی بچی ئەو بەربژێرەی کە شایستەیە و داوای مافڕەوەکانی گەلی کوردستان دەکا دەستنیشانی بکەی و دەنگی پێ بدەیت. دەنگدار مافی تاکەکانی کۆمەڵە لە پێناو پاراستن و ئاشتی و کۆمەڵایەتی و هەروەها لە پێناو بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان و ئەوە بەدەستێنانی ماف و ئامانجەکانم لە هەرێمی کوردستاندا دەنگ دەدەم. من وەکو گەنجێک بڕیارم داوە بچم بۆ سندوقی هەڵبژاردن لە ڕۆژی دەیدا و داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەم کەوا بچن بۆ سەر سندوقەکانی هەڵبژاردن بۆ ئەوەی دەنجی خۆیان بدەن بە ئەو کاندیدێکە خۆیان دایانەوێت هەڵبژێرن لەو بازنانەی کە لە بۆیان دیاری کراوە و زۆر چارەنووسازە لەبەرەوەی لەگەر برا عەرەبەکانمانە دەمانەوێت دەنگمان زۆر بیتن و پێگەمان بەهێز بێت لە پەرلەمانی بەغدا.